جیاوازی لە نێوان ددانی ژیری لەگەڵ ددانی عقلی با بڵێن لەگەڵ ددانەکانی تر چییە؟ و وەکو چارەسەر ینی چ بکرێت لە بۆ ئەو ددانە؟ بەخۆی ئەو پرسیارەی باسکردنی بەڕاستی و نەخۆشانی مە زۆرش ئەو مشکلیان لەو دروست دەبی. ینی دەمەوێت بە شێوەیەکی کورت و پخوت ڕوونکردنەوەکی جوان لەسەر ئەو بابەتەی بدەم. ددانی ژیری ویزدەم تیتی پێدەرێن عادەتەن لە تەمەنی 17 ساڵێکا دەست پێ دەکەن و مەفروضە لە تەمەنی 22-23 کۆتایی پێبێ. سێ ددانە، دوو لە خوارێ دوو لەسەرێ. بەڵام سروشتی ئەو ددانانەوان لە بەشی پشتەوەی شەوی لاگەکان دەردەچن دائیمەن یعنی ڕێژەی زۆر توێژەران باسی لێ دەکەن بە چێشەوە دەردەچن ئەو ددانان. ڕاستەوە. جار وایە لە ئەنجامی نەمانی شوێن لە بۆی یان جاری وایە هەر سروشتی ددانەکەی وایە کە دەردەچی بە چێشە دەردەچی. واتە ئێستا سەرچاوەکی ئەوەش گیانیە بەڕاستی ینی مەسەلەن لۆ ئاها بۆ شێوەیە مەسەلەن دەردەچیتن. وچی باسمان کە لە تەمەنی 17 ساڵی مەفروضە بێ 16-17 دەست لێ دەکات پرۆسەکە و لە تەمەنی 22-23 دەبی کۆتایی پێبێ. بەڵام هەندێک جار هۆکار هەن ئەو ددانانە تاخیر دەبن. یان ئەوەتە ڕێڕەوی هاتنی ددانەکە خوارە. وەکو ئەوەی نەمەسەلەن بە شێوەیەکی درەنجی دەکات لە کەوتی بێتە دەرەوە خوارە. جار وایە بە ئاسۆیی کەوتووە، جار وایە نیمچە ئاسۆیی کەوتووە، جار وایە بە لای چەپدا کەوتووە، جار وایە سەرە و ژێرە. یعنی ناڵێم ڕاستەڕێبوون یان برێن ئەوەی شێوەی هاتنی دانەکەی ڕێڕەوی هاتنەکەی زۆر سەبەبەی ڕئیسێ لە بۆ ئەوەی ئەو دانانە تاخیر بێن بە خواری دێن. و زۆر جاریش ئەو ددانانە دەبنە سەبەبێک لە بۆ دروستبوونی هەندێک نەخۆشی بەڕاستی خاصەتەن هەوکردنی پوچ پێ دەرێن ئەستور دەبی ئەو مەنتیقانەی. جاروە هەیە مەسەلەن دەبتەژان خودی ددانەکە کاتێک کە مەسەلەن زیاتر لە قوڵایی شەویلاگە دەرنەچووە خوار کەوتووە ڕێڕەوەک هەیە لێرکانە دەمارەکە بەو شوێنەدادێ. جاروایە ڕەجی ددانەکەی تەسیر لەسەر خودی ئەو دەماری دروست دەکات. ینی پرێژەرێک پستانێک دایەتە سەری ژان لە بۆ نەخۆشەکەی دروست دەکات. ئەوە جاروا هەیە مەسەلەن دەبتە هۆی هەوکردنی پوک لەو مەنتیقەی. جاروا هەیە خودی ددانەکە کە گیر بۆ نایە کیسێکی دروست دەکات لە ناو ئێسکەکەی. دکتۆر ئەوانە دەبنە هۆی سەبەب کە مەسەلەن لە ئەنجامی نەهاتنی ددانەکەی. زۆر چاکە. ئەو قسە زۆر دەکرێتن کە دەبێتە هۆی تێکدانی با بڵێن ڕێخستنی ددانەکانی تر. هیچ پاڵەپۆست و کاریگەری لەسەر ددانەکانی تر هەیە ئەو ددانە؟ دروستتر برێن یعنی توێژینەوە ئەون بەخۆشم زۆر متاوای ئەوشتم کرد ئایا ینی وەبی بەسەراحەت ینی بە دروستی بتانم وەڵامەکی زانستیانە جوابی نەخۆش بدەمەوە و جوابی هەر بەرنامەکەی گۆش بدەمەوە. تقریبا ئاڕاکان زیاتر بەو لایەدا دەڕوە کە زەختە چوا دروست ناکە ڕاستی لەسەر ڕێخستنی ددانەکە. هەندێک لە توێژەرانیش دەرێن با دروست دەکات بەسکو زۆر تاکەم بە جێرەی ئەو بۆشاییە یعنی ئەو ڕوومەی ئەو جێی کە ئەو لێی دەردەچی ئەگەر شوێن نەبی ناعیلاجە پاڵ بە ددانەکان وە بنێ. بەس ئەو قووەتەی نییە مەسەلەن ڕێڕەوی ددانەکان هەمووی ڕێخستنەکەی تێکدات. بەڵێ دەتوانی مەسەلەن ددانێک دوو تەنیشت ئەوە پێش خۆی تەسیر لێ بکە تەسیری لێ دەکات جاروا دەبتە هۆی کلۆربوونی ددانەکانی پێشخۆش. بەس بڵێن بە شێوەیەکی عام هەمووی تێکدا نایانی زۆربەی توێژەران لەسەر ئەو ڕەئیەنین ئەوەوە. بەڵام لە حاڵەتێک پێویست دەکات ئەو ددانە بەرزبەت ئەوەی چارەسەرەکەی عەفوەن چارەسەرەکەی ئەوەیە بەڕاستیانی بەخۆی زۆربەی ئەتیبایەکانی برێن خۆمان و دەرێژ ئامۆژگاری وەی دەکەن مەسەلەن ئەو دانانە کە بە تەبیعی نەهات مەفروضە دەربێت زوو دەربکرێ باشترە زوو دەربێت کێشەی زیاتری لە دووە کێشەی زیاتری لە دوو دێ ئیزعاجر دەبی لە بۆ نەخۆشەکەش عادەتەن لە تەمەنی 16-17 مەفروضە یعنی ئەشیعاتی گەورە وەربگیرێ. ئەگەر بزانین دانە هەمیشەیەک ئەو دانە هەمیشەیەکان خاستن دانی شیری ئەو ژیری دانە ژیریەکان کە عەقلیە نەهاتن مەفروضە زوو ئەشیعاتی وەرگری وەبی تەقیمە چی بکەین کێشەکە لە چیە گارنەشی لە بۆ دانەکان بکەین ئایا مەسەلەن لە چ بارەشتەن دروستدایە ئەو ددانانە. ئەگەر زانیمان باشن و بە تەبیعی دێ ئەوکەی لێی گڕی بابێ ینی ئەتیبایەکانیش ئامۆژگاری ناکەن دانەکەی بینیە دەرێ. بەخۆی خودی هاتنی ددانەکەش پرۆسەی هاتنەکەی کەمە بێزارکەرە بەڕاستی بەڵتی و بێزارکەرە ئیزعاجت دەکات کەمەک ژانت دەکات بەس کاتیە هەفتەکە و دوو هەفتە ئەو پەڕی دوایە نامینێ. بەڵام ئەگەر هات و زانیمان مەسەلەن باری تەندروستی دانەکە سروشتی نییە تەبیعی نییە خوار کەوتووە کێشەی هەیە لە دەمارەکەی نێزیکە یان مەسەلەن کیسی لەگە دروستوە دەبێنرێت دەبی بێتە دەرێت زۆر جار لە ژێر بەندی مەوزوعی مەسەلەن خۆجێیی دەردێ.
بەڵام زاری واژەیە پێویست دەکا لەژێر بەنجی عام بەنجی گشتی بیدرێتە نەخۆشەکە ئەوجا ئیش لە بۆ بکرێ و ئەم بە خودی خۆم بەڕاستی ینی ئەو دانانەی کە مەسەلەن زۆر جار دێنەکەمان نەخۆش کە دەری دەینین ئەگەر بزانین کێشەی وای نییە ینی دکتۆری ددانی شارەزاش دەتانی دەریبینی مشکلە نیە بەڵام ئەمن بە خودی خۆم زۆر جار هەبوو نەخۆش هاتیە ڕێم بە خۆم نەدایە هەرچەندە پسپۆڕشم ڕێم بە خۆم نەدایە ئەو ئیشێ بکەم نادیت مەلای برادرە چخۆ پسپۆڕە ینی هەر پسپۆڕاتەکەی ئەوەیە نەشتەرگەری دەم و ڕووشە ویلاکە ئەوان بیکەن زۆر باشە تەندروسترە بەڕاستی زانستیانە دەکەن لەبەرەوەی کەیساتی وایان زۆریش کردی بۆیە وەکو نەسیحەتێک ئامۆژگارەشیانە من کە حەزم لێ باسی بکەم لە شاشەی ئێوە ئەگەر هەر چارەسەرێک پرۆگرامێک دانرا لە بۆ دانە ئەو ژیریانە عەقڵیانە پێش هەموو شتێک مەفروضە ئەشعی وەگری ئەشعەکە زۆر زەڕورە بەڕاستی بەبێ ئەشعە دەستکاری نەکرێت پێشتر بەخۆشم احتیمالە ئیشم کردوی بەبێ ئەشعە خۆ دەکرێت بەس وا زانستی تر و تەندروستی ترە بەڕاستی ئەشعە بەرچاو ڕوون دەبی دەزانی دەبی هەم نەخۆشەکەش لە سایدێکی سەلامەتدا بێ هەم بەخۆشت بەڕاستی چ نەخۆشیش مافی خۆیتی ینی لە سایدێکی سەلامەتدا بنرێ ئەوەیە مۆزوعەکە